یەکەم جار نییە کە حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەم جۆرە کارتانە بەکار دەهێنێت یان گوشارانە دەخاتە سەر موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەم بەیاننامە و ڕاگەندراوی وەزارەتی داراوی عێراقیش زیاتر کاردانەوەی لێکەوتۆ بە تایبەتی کەمڕۆ هێز و لایەنە سیاسیەکان لەسەر بابەتە کۆبوونەوە، بەڵام ئەمانە بۆچی وەم بیانوانە بۆچی بە هەرێمی کوردستان دەگیرێت لەلایەن عێراقەوە. لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز معنجوبوری شارەزای ئەمنی و سیاسی کە لە ستودیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێی. ئەم هەڵوێستەی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان بە نەناردنی موچە پێت وایە لەم کاتەدا بۆچی دەگەڕێتەوە، لە کاتێکدا بیانوەکانی بەغدا نەیاساین نە دەستوری؟ وارەتان باش بۆ ئێوە بینەرانی خۆشەویست. ڕوونە کە حکوومەتی ئێستا تەنانەت نەیتوانیوە سوود لە شکستەکانی حکوومەتەکانی پێشوو وەربگرێت. ئامە یەکەمیان نییە کە لەلایەن حکوومەتی ئیتحادیەوە ڕوودەدا بەرامبەر گەلی کوردستان کە بەداخەوە چەندین جار ناکۆچی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادی هەبووە کە نابێت کاردانەوەی سلبی هەبێت لەسەر ژیانی خەڵکی کوردستان و هەمیشە لە دڵە ڕاوچێدا بژی لە ترسی ئەوە دابێت ئاقۆ حکوومەتی ئیتحادی ئیجراعات وەردەگرێت بەرامبەریان یاخودنا و هەروەها ڕاگررتنی موچە و ڕێکار ئابوووریەکان کاریگەری زۆریان هەیە. هەمومان دەزانین کە حکوومەتی ئیتحادی هیچ چارەسەرێکی نەدۆزێتەوە، تەنانەت هەوڵیشی نەداوە سەر ڕاگەشت کۆبوونەوەکان کە چەندین سەردان ڕوویداوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەڵام مووقفی سیاسی زۆرێک لە حزبەکان تەنانەت بێزاریش هەیە لە شەقامی عێراقی لە بەغدا بۆ پێ حکوومەتی عێراقی بۆ نمونە بەخشش دەدات بە چەندین وڵات بە چەندین ملیۆن دۆلار و هەروەها گەنم دەبەخشێت نەوت دەبەخشێت بە وڵاتان. هەندێک لە سەرکردەی وڵاتان 50 بۆ 50 ملیۆن دینار ماگانە وەردەگرن. زۆر باشە. دەگوترێت لە کاتێکدا کە حکوومەتی عێراق دەکەوێت ئەو پەڕی لاوازیەوە چ لە ڕێگەی گوشارە نێودوڵەتی و ئەقلیمیەکانەوە چ لە کاتێکدا کە لە ناوخۆی هاوڵاتیانی ناڕازی دەبن لی کارتی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنێت. ئەمە وایە یا تەنیا سیاسەتی حکمڕانی لە عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بەم شێوازە مامەڵەی لەگەڵ دەکات؟ لە ڕاستیە هەمیشە هەنگاوە ئارێنیەکان شتەکان باشتر دەکات کاتێک بە بێلایەنی قسە بکەین ئەو پێشکەوتنانەی کە لە کوردستان دەبیندرێ ئەو خۆشگوزەرانی کۆمەڵایەتی و ئەو ئاسایشی و خزمەت گوزاری لە کوردستان هەیە، گشتیان پەیامێک بۆ حکوومەتی عێراقی کە ناتوانێت بتوانێت پێشبڕکێی کوردستان بکات، بۆیە هەوڵ دەدات فشار بەکاربێنێت دژی حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ پاساوێکشی نییە. ئێمە دەزانین کە ناکۆچی دەستوری هەیە لە نێوان هەردوو حکوومەتدا لەسەر ئاستی نەوت و غاز یان سنوور یان ناوچە کێشە لەسەرەکان، بەڵام تۆڵەسەندنەوە بەو شێوەیە ئەو جۆرە هەوڵانەی کە هاوڵاتیان بە ئاماز دەگرێت هاوڵاتیانی کوردستان هاوڵاتی عێراقین دەبێت هەموو امتیازاتەکانیان هەبێت. نابێت تەنانەت سەرۆکی وڵات و سەرۆک وزەرانیش بەو شێوەیە هەنگاوی لەو شێوەیە بنێن. دەزانین کە گۆڕانکاریەکان و کاریگەریەکانی هەرێمی کاریگەری هەیە بەسەر عێراقدا. ئێمە دەزانین عێراق کەوتۆتە ژێر هەموو کاریگەریەکانی ناوچەکەوە و ئێمەش ئەوە ڕەت دەکەینەوە کە هاوڵاتیان جا لە ناوەڕاست بێت یا لە باکوور بێت یان لە کوردستان بێت باجی ئەو شکستانەی. بەڕێز جوبوری، دەگوترێت کە عێراق لە مێژە سەروەری خاوەن سەروەری خۆی نییە، کۆمەڵی گروپی چەکدار و میلیشیا عێراق بەڕێوە دەبن کە لە ژێر کاریگەری وڵاتانی دەوروبەردان. لەم کاتەدا بە تایبەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان دوو ڕێککەوتنی گرنگی لە بواری وزە واژۆ کرد لەگەڵ ئەمریکا، ئەم کارداناوانە لە عێراق دەبینین. ئایا عێراق ترسی ئەوەی هەیە کە ئەمریکا وڵاتانی هاوپەیمان و دۆستی کورد فشار بخەنە سەر عێراق لەلایەکی دیکەوە، یا هەر بەم شێوازە سیاسەتە ئەوێت تۆڵەی ئەو پێشکەوتنی کە جنابەت باست کرد لە هەرێمی کوردستان بکاتەوە؟
بەڵێ من باسم کرد ئەو پێشکەوتنە بۆ حکوومەتی عراقی وەکو پێشبڕچەیەک وایە جیاوازەکەش ئێزگار زۆرە لە نێوان جم و جۆڵی پێشکەوتن و بنیاتنانی هەرێمی کوردستان و پاشە کشە لە بەغدا ئەگەر باسی بەغدا بکەین وەکو نمونە بەڕاستی ژیانی هاوڵاتیان لەوێ زۆر خراپە ئەوە کێشەکەی تریش هەروەکو باسم کرد ئەم حکوومەتە کەوتۆتە ژێر کاریگەری و ئەجندای سیاسی تەنانەت ناوخۆییشەوە دەزانین کە زۆرێک لە حەزبە سیاسیەکانی بنیانە هەیە لە حکوومەتی تاری تەنسیەکەی چارچێمانجی لە ڕاگەرنەکاندا باسییان کردووە کە دژی حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەن بۆ دروستکردنی کێشە کار دەکەن و باسیشی دەکەن تەنانەت لەناو پەرلەمانیشدا ئەوە بوونی هەیە ئەمە کاریگەریە لەسەرەوەی بڵین کە ئەم حکوومەتە کە حکوومەتی چاچێوەی هەماهەنگیە هەمیشە هەوڵ دەدات دارێکی بەدەستەوە بێت لە ناوەڕاستەوە بۆ ئەوەی وا بکات هاوڵاتیانی کوردی عراقی بازەکەی بە قورسی بدەن و ناکرێ ئەمەش قبول بکرێت تەنانەت لەسەر شەقامی عراقیش ئەمە بە هەموو شێوەیەک ڕەت دەکرێتەوە کە شکستی حکوومەتەکان باشە بەڕست جمهوری عراق بە بڕینی موچەی خەڵکی هەرێمی کوردستان و پێشبڕکێی سەرکەوتن و پێشکەوتنە لە هەرێمی کوردستان دەباتەوە؟ بە هیچ شێوەیەک ئێمە هەوڵ دەدەین هیوا دەخوازیین کە هەماهەنگی هەبێ لە نێوانیاندا بەڵام زۆر جار دەبیستین کە هەندێک لە پارێزگاکان لە ڕۆژئاوایە کە سونین پێشکەوتن بەخۆیانەوە دەبینن دەنگ هەیە دەڵێن دەبیستین کە پێویستە ئیجرات هەبێت پێویستە ئەو حکوومەتانە تەنانەت ئەوانیش ئازادی هەڵسوکەوتیان پێ نادرێت نابێت حکوومەتەکە بە هەر شێوەیەک جا ئیتیحادی بێت یا هەر کامێکیان بێت کاتێک کە سەرکەوتن بەدەست دێنێ کە دەستکەوتی دەبێت تۆ قەیرانی ناوخۆیی بۆ بدۆزیتەوە بە تایبەتی ئەگەر هاتوو پێکاتەکە پێکاتەیەکی سەرەکی بێت لە گۆڕاکاری و لە پرۆسێ بنیاتان بە پێچوانەوە دەبێت پەیوەندیەکی ئەرێنیتان هەبێ و هاوبەش بێت. باش ئەمە کاردانەوەی زۆری لێکەوتێتەوە ئەمڕۆ سەرجەم پارتولایەنە سیاسیەکان لە پیرمام کۆبوونەوە لە بارەوەی کە چاڵوێستێکیان بەرامبەر بەم بڕیارانەی حکوومەتی عراق هەبێت ئەوان دەڵێن کە دانوستاندن باشترین چارەسەرە بەڵام بژاردەی کراوەشمان لە بەردەمدا دەبێت پێت وایە کوردستان لە ئێستا داتوانێت چ بڕیارێک بدات ئایا کشانەوە لە پرۆسی سیاسی عراق چارەسەرە یا حکوومەتی عراق بێت بە دانوستانم بابەتە چارەسەر بکات؟ هیوادارین بە گفتوگۆ ئەمە چارەسەر بکەین. ئێمە دەزانین لە ڕاستیدا سەرکردایەتی کوردی دیبلۆماسیەتێکی بەرزی هەیە هەروە پشت درێژن و زۆر جاریش پێشتر کێشە دروست بووە لە سەراستی ناوخۆی هەرێمی کوردستان یان هەرێمی یان حکوومەتی ئیتیحادی بەڵام بە حکمەتی سەرکردایەتی سیاسی کوردستان دەتوانن ئەو هەوڵانە تێک بشێنن و ئەنجامە نەرێنەکان بگۆڕن بۆ ئارێنی. بەڵێ حکوومەتی عراقیش بە تایبەتی بەرەو هەڵبژاردن دەڕوا میلیشیاکان فشار دەخەنە سەر حکوومەت. ئێمە دەزانین کە ڕۆڵی تورکیا و ئێران لە هەرێمەکەدا زۆرە. ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ ئەمریکا ڕوویدا حکوومەتی ئەمریکا ئەمە پشتیوانیە کە دەزانین کە ئەمریکا بەرپرسی هاوپەیمانی نێودەوڵەتیە ناکرێت هەنگاوی نەرێنی بنرێنە ناوخۆی عراق دەدا. بۆیە حکوومەتی ئیتیحادی بۆ شێوەیە چونکە نەیتوانیوە تاوەکو ئێستا لەبەرێرە ئەزمەی سویلە هەیە قەیرانی سویلە هەیە نەک تەنها لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی حکوومەتی ناوەندیشدا بەو شێوەیە کە حکوومەتی عراق لە سیاسەتی ئابووری خۆی و دیبلۆماسیدا بۆ شێوەیە. زۆر سپاس دەکەم بەڕێز مانجبوری شارەزای ئەمنی و سیاسی سپاس کە لە کوردستان 24 لێرە لەگەڵمان بووی. سپاس.